یەکێتی بەهێزین ترسی دڵی دوژمنین ئێمە یەکێتی مێژومان شەهیدەکە ناوەزین ئێمە لوتکەی شەقەکانین بڵندین و سەربەزین ئێمە هاوڕێی ئازادین و دژیستان دەجەگین ئێمە یەکێتی بەهێزین ترسی دڵی دوژمنین ئێمە یەکێتی مێژومان شەهیدەکە ناوەزین ئێمە لوتکەی شەقەکانین بڵندین و سەربەزین ئێمە هاوڕێی ئازادین و دژیستان دەجەگین یەکێتین و ڕەنگمەند سەوزە لێبوونەوە و ژیانی وەداهەتوو یەکی ڕوونەک ئومێدی گشت کوردانی ژیانێکی شایستە بۆ ئەم گەلا بەدی دێنین وەتایی بەدەستەڵاتی خۆسەپێنان نەهێنین ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانی ئێمە حزبی تێکۆشەر و شەهیدانین حزبی قارەمانەکانین حزبی دیکتاتۆر ڕووخانین بە کوردین و نەسرەوین وەک ڕەشەبای سلەیمانین هەرچی بیری تاریکی سەر ڕێمانە ڕایدەماڵین یەکێتیمان هەرگیز نامگێ لە دڵی هەمواندایە یەکێتیمان ئاینەیە یەکێتیمان هیوایە بە کوردین و نەسرەوین وەک ڕەشەبای سلەیمانین هەرچی بیری تاریکی سەر ڕێمانە ڕایدەماڵین یەکێتیمان هەرگیز نامگێ لە دڵی هەمواندایە یەکێتیمان ئاینەیە یەکێتیمان هیوایە لە حەزانمان بە بزانن ئەگەر سەفینیش لە بن بێت یەکێتی لە بن لایە